ڕەجەب تەیب ئەردۆگان سەرۆکوەزیرانی تورکیا گەیشتنە شاری ئەمەدی باکووری کوردستان بۆ بەشداریکردن لە پرۆگرامی سەرۆکوەزیرانی تورکیا لە شاری ئەمەد. ماسعود بارزانی دوای 21 ساڵ و بۆ جارێکی تر بە یاوەری فواد سێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم و هونەرمەند شڤان پەروەر گەیشتە شاری ئەمەد. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیان پێشوازی لە سەردانەکەی بارزانی بۆ تورکیا دەکات و دەشڵێت ئەمریکا پشتگیری ناردنا دەرەوەی نەوتی هەرێم بۆ تورکیا ناکات. بە پێی هەواڵێکی ماڵپەڕی وەزارەتی دەرەوەی ئەمریکا جێن ساکی و تەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاندووە کە ئەمریکا پەیوەندێکی بەهێزی لەگەڵ هەردوو وڵاتی تورکیا و عێراقدا هەیە و پشتیوانی لە نزیکبوونەوەی ئەو دوو وڵاتەش دەکات. ڕاشی گەیاندووە ئەمریکا بەهێزبوونی پەیوەندی عێراق و تورکیا بۆ سەقامگیری ناوچەکە بە پێویست دەزانێت. گوڵتان کشاناگا و سەرۆکی پارتی ئاشتی دیموکراسی بەدەپەڕ ڕایگەیاندووە ماوەی مانجەکە پرۆسەی چارەسەر لە تورکیا ڕوبەڕووی چەند کێشەیەک بۆتەوە، بەڵام چارەسەرەکەی پێویستی بە لایەنی سێم هەیە. لە ماڵبەندی ڕاگەیانی فیدراڵی لە بەرلینی پایتەختی ئەڵمانیا کشناک لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاندووە کە حکومەتی تورکیا لە بابەتی دیموکراتیبوون هەنگاوی سەرکەوتووی نەناوە بۆ ئەوەی بتوانێت دروست ببێ و تەنیا دەڵێ ئەوەی لەسەر ئەو جێبەجێ کردووە. بەو هۆیەوە پرۆسەکە هەندێکی بۆ دواوە گەڕاوەتەوە، بەڵام سەرڕایەوە پرۆسەکە هێشتا هەر بەردەوامە. تەرمی دوو برا لە قەزای دووس خوڕمات و بە کوژاوی دۆزرانەوە و دانیشتوانی قەزاکەش لە بەرامبەر خراپی دۆ خێمنی خۆپشاندانیان ئەنجامدا. سەرچاوەیەک لە پۆلیسی دووس خوڕمات و بەیاناتی ڕاگەیان ئێوارەی دوێنێ تەرمی دوو برا دۆزراوەتەوە کە یەکێکیان پارێزەر و ئەویتریان یاریدەدەری پزیشکە ئاشکرای کرد. ئەو دووبرایە کە وڵاتی عەرەبن تەرمەکانیان لە نزیک گوندی شا سێوان لە نێوان قەزای داقوق و دووس خوڕمات و دۆزراوەتەوە. پەرلەمانتارێکی سەر بە ئیتلافی دەوڵەتی یاسا تاکیدی لەسەر گرنگیبوونی تەوافقێکی سیاسی کردەوە لەسەر یاسای بودجەی گشتی ساڵی داهاتوو بەر لە پەسەندکردنی. عەلیشەلا ئاماژەی بەوە کرد کە تا ئێستا وردەکاریەکانی تایبەت بە بودجەکە ڕوون نەبووەتەوە چونکە هێشتا ڕادەستی حکوومەت نەکراوە. پێداگریشی کرد کە پێویستە گفتوگۆ لەگەڵ هاوپەیوانی کوردستانیدا بکرێت تا داواکاریەکانی لیستەکە بزانرێت و سەر لەنوێ بۆ هەمان کێشەی ساڵی ڕابردوو نەگەڕێنەوە کە تیایدا بودجەی کشتی بە بێ ئامادەبوونیەوەیان تێپەڕی. ڕوانگەی سووریا بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیاند سوپای حکوومەت توانیوێتی ناوچەی تەل حاسڵ لە پارێزگای حەلەب کۆنتڕۆڵ بکات کە ناوچەیەکی استراتیژی گرنگە و دەکەوێتە سەرڕێگای فڕۆکەخانی حەلەب. ڕوانگەکە کە بارەگاکەی لە شاری لەندەنە ئاماژەی بۆ کرد لە ئێستادا هێزەکانی حکوومەت لە پێشڕەویدان بەرەو باشووری خۆرهەڵاتی حەلەب و وتی ناوچەی تەل حاسڵ سێم ناوچەیەکە لە دوای هەردوو ناوچەی تەل عەرزن و سەفیرە بکەوێتە ژێر دەستی سوپای حکوومەت و وتیشی لە ێرشێکی ئاسمانیدا فەرماندەیەکی سەربازی ئۆپۆزیسیۆن لە شارەکە کوژراوە و دوانی تریش بریندار بوون. کۆرتێک لە هەواڵەکان پێشکەشکرا بەختەوەر بن.